بسم الله الرحمن الرحيم ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. جماوری بەڕێز و خۆشەویستی هەرێمی کوردستان، السلام عليكم ورحمة الله تعالى وبركاته. لە هەموو لایەکمان ڕوون و ئاشکرایە کە هەرێمی کوردستان لەم ڕۆژانەدا بە قەیرانێکی سەخت و گەورەدا گوزەر دەکات. دیارە کۆمەڵێک کێشە و گرفت بوونەتە هۆی سەرهەڵدانی ئەو قەیرانەی کە ئێستا ئێمە تێیدا گیرمان خواردووە. بێگومان ئەرچی سەرشانی هەموو لایەکیشمانە کە خەم لە کۆمەلگای خۆمان بخۆین و مشوری لێ بخۆین و بە تەنجێوە بین و هەوڵی چارەسەری کێشە و گیرفتەکانی بدەین. منیش وەک جێبەجێکردنی بەشێک لە ئەرچی سەرشانە بە پێویستم زانی کە چەند قسەیەکی ڕوون و ڕاشکاو دەربارەی قەیرانی ئێستای هەرێمەکەمان بۆ هەموو لایەک بکەم، بۆ جەماوەری کوردستان بەگشتی، بە تایبەت لایەنە سیاسیەکان، ئەوانەی کە کەم و زۆر گوێمان بۆ دەگرن یا قسەکانمان بە هەند وەردەگرن. بە ئومێدی ئەوە کە ئەو قسانەی کە دەیکەم کە بێگومان جگە لە دڵسۆزی و پەرۆش بۆ خەڵک و وڵاتم هیچ هاندەرێکی دیکەم نییە، بە ئومێدیەوە کە کەلێنێک بگرن و ببنەمایی بەرچاوڕوونی و ببنەمایی ئاسانکاری بۆ دەربازبوونمان لەم قەیرانی کە تێکەوتوین. من دەپرسم ئایا ناگونجێ لەم قەیرانە دەرباز بین؟ لە حاڵێکدا کە هەرێمی کوردستان پڕە لە خەڵکی سیاسەتمەدار، خەڵکی نووسەر، خەڵکی ڕۆشنبیر، خەڵکی بیرمەند، لە ڕاستیدا لە پیاوی دانا و زانا و سیاسەتمەدار و شارەزا و دڵسۆزمان کەم نییە. بۆ ئێمە شتێکی چاوەڕوان نەکرا و نەگونجاوە ئاوا گیر بخۆین بەدەست ئەو کێشە و گرفتانەوە کە قەیرانێکیان بۆ دروست کردوین. من قسەکانی خۆم کردوتە دوو تەوەر. لە تەوەرەی یەکەمیاندا کە زەمینە خۆشکەرە بۆ تەوەرەی دووەم، لە دەخاڵدا چەند بنەمایەک دەخەمە ڕوو کە وەکو بەرچاوڕوونی وان و پێم وایە کە هەموو لایەکیش لەسەریان یەکدەنجین یاخود بەلای کەمەوە زۆربەی هەرە زۆرمان لەسەریان کۆک و یەکدەنجین کە ئەگەر ئەو دەخاڵە ڕەچاو بکرێن بە تەکید دیتنەوەی ڕێچارە سەرمان زۆر بۆ هەموار و ئاسان دەبێ کە من لە تەوەرەی دووەمدا لە 5 خاڵدا کە وەکو 5 هەنگاوان بۆ گەیشتنە چارەسەر باسی چۆنیەتی چارەسەرکردنی ئەم قەیرانە دەکەم. تەوەرەی یەکەم چەند بنەما و ڕێڕوونیەک. خاڵ یەکەم دەبێ هەموو لاگە و حەقیقەتە بسەلمێنین کە هەمومان هەڵەکارین، وەکو پاک و بێخەوش و پارێزراو لە هەڵە تەنیا خوایە سوبحانە وتەعالا و پێغەمبەرانن عەلەیهیم السەڵات وەسەلام. تەنیا خوا قودوسە، واتە پاک و بێگەردە لە هەڵە و کەم و کوڕی، لە عەیب و هەڵە و ناتەواوی. هەر بۆیە داڕنینی پیرۆزی لە حوکمڕانان، لە بەرپرسان، لە دەسەڵاتداران خاڵێکی هاو بەشە. ئەلبەتە زیاتر ئیتیجاهی عەلمانی باسی دەکا لەبەر ئەوە کە سەردەمێک بووە لە ڕۆژ ئاوا دەسەڵاتدار و حوکمڕانەکان بە پیرۆز دانراون، بە مقەدەس دانراون، بە بێهەڵە دانراون. بەڵام لە ئیسلامدا ئێمە ئەو زاراوەیمان نییە. وەکو من لە کتێبی تەوژمی ئیسلامی و عەلمانی و خاڵەها و بەش و جیاوازەکانیدا باسم کردووە، ئەو زاراوەیە لە قاموسی سیاسەتی شەرعی ئیسلامدا بەکار نەهاتوە. بۆچی؟ چونکە هەر لە ئەسڵدا لە ئیسلامدا دەسەڵاتدار و حوکمڕانان بە پیرۆز داناندرێن، بە پاک و بێگەر داناندرێن تاکو پێویست بکە ئەو پیرۆزیان لێ دابڕنی. خوا سوبحانە وتەعالا لە چەندان ئاەتی مبارەکی خۆیدا لە قورئاندا باز دەکا کە ئینسان خولق الإنسان ضعيفا إنه كان ظلوما جهولا. کۆمەڵێک نوقسانی پاڵ دراونە لای ئینسان وەکو ئینسان. هەروەها پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ كل بني آدم خطاء
وخير الخطائين التوابون. هەموو ئادەمی زادەکان هەڵەکارن، باشترین هەڵەکارانیش ئەوانن کە تەوبە دەکەن و دەگەڕێنەوە. کەواتە بە هیچ کاممان بەو ڕوحیەتە لەگەڵ بەرامبەرەکانیدا ڕەفتار نەکا کە خۆی بێهەڵە و بێخەوش و بێگوناح لە قەڵەمدا و خۆی لەسەر و ڕەخنە لێ ژیرانەوە حیساب بکە. با هەمومان ئەو حەقیقەتە بسەلمێنین کە لە ڕاستیدا هەمومان دەگونجێ هەڵە بکەین، کەم و کوڕیمان هەبێ، بۆیە پێویستیشمان بە ڕەخنە لێ ژیران هەیە، پێویستیشمان بەوە هەیە کە هەڵە و کەم و کوڕەکانمان بخرێنە بەرچاو، وەکو عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ خەلیفەی دووەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ رحم الله امرأ أهدى إلي عيوبي، خوا بەزەی بە کەسێکدا بێتەوە کە عیب و کەم و کوڕەکانی خۆمم بە خەڵات بۆ دەنێرێ. بنەمای دووەم ڕەخنەگرتن و کەم و کوڕی خستنە ڕوو نەک هەر ماف بگرە ئەرکە. ئەرکی سەرشانە بۆ هەموو هاوڵاتیان کە ڕەخنە بگرن لە حوکمڕانانی خۆیان، لە بەرپرسانی خۆیان، کەم و کوڕەکانیان بخەنە بەرچاو. خوا سبحانه وتعالى چۆن باسی ئومەتی پێغەمبەر دەکا عليه الصلاة والسلام، دەفەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. ئێوە باشترین کۆمەڵن بۆ مرۆڤایەتی پەیدا کراون ئەی ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم. بۆچی باشترین کۆمەڵن؟ فەرمان بە هەرچی شتی پەسەندە دەکەن، ڕێگە لە شتی ناپەسەند دەگرن و ئیمان بەخوا دێنن. ئیمان بەخواهێنانی خستۆتە ڕیزبەندی سێمەوە تاکو بۆمان دەرخات کە ئیمان بەخواهێنانێک جێگەی ئیعتیبارە خاوەنەکەی وا لێ بکە لەگەڵ شتی پەسەندا بێ و دژی شتی ناپەسەند بێ. کەواتە ئێمە وەک میلەتێکی موسڵمان پێویستە فەرمان بە چاکە و ڕێگرتن لە خراپەمان لێنێوەدا هەبێ، ئەم جار کۆمەڵگایەکی باش دەبین، ئەم جار بە حەق بەشێکیش دەبین لە باشترین ئومەت کە ئومەتی پێغەمبەرە صلى الله تعالى عليه وسلم. ئەنجا هەموو لایەک بە دیموکراسی هەڵا دەڵێین. ئەلبەتە ئێمە کۆمەڵی خاڵی هاوبەش لە نێوان سیستەمی حکومڕانی ئیسلام و دیموکراسیدا دەبینین، بەڵام تێبینیشمان لەسەر دیموکراسی هەیە. بەڵام گرنگە هەموو لایەک ئێستا باسی دیموکراسی دەکەن و پێی هەڵا دەڵێین. شارەزا و پسپۆڕانی بواری سیاسەتیش دەڵێن بەبێ هەبوونی ئۆپۆزیسیۆن سیستەمی دیموکراسی دەبێتە ناوێکی بێنێوە ڕۆک، واتە دەبێت معارەزە هەبێ. بۆچی؟ چونکە یەکێک لە بنەماکانی سیستەمی دیموکراسی بریتە لە دەستا و دەستپێکردنی دەسەڵات، تەداولی سوڵتە. ئەیجا ئەگەر معارەزە و ئۆپۆزیسیۆنێک نەبێت کە ڕەخنە بگرێ و چاو بێ بەسەر حکمڕان و دەسەڵاتدارانەوە و پاشان هەوڵدا کە ببێتە بەدیل بۆ ئەوی ئەو کەم و کوڕیانی کە لە حکمڕانەکاندا هەن ئەو دووبارەیان نەکاتەوە، ئەگەر ئەوە نەبێ ماناوە هیچ بۆ واتایەک بۆ سیستەمی دیموکراسی نامێنێتەوە. کەواتە هەبوونی معارەزە، هەبوونی ئۆپۆزیسیۆن شتێکی ئاساییە. چۆکو لە ڕوانگەی ئیسلامیەوە تەماشای بکەین، دەبێت کەسانێک هەبن کە ڕەخنەمان لێ بگرن، ڕەخنە لە حکمڕانان بگرن، بەڵکو دەبێت خەڵک هان بدرێ، چونکە ڕەخنەگرتن و فەرمان بە چاکە و ڕێگرتن لە خراپە مایەی باشتربوونی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە نێو ئومەتاندا و پاشان